موعجیزەکەی نەوتی هەرێم لە شکست نزیک دەبێتەوە. لە توێژینەوەیەکی پەیمانگای واشنتۆن لە ئەمریکا هۆشداری دەدات ئەگەر ئەمریکا فریانەکەوێت هەرێمی کوردستان و کەرتی وزەکەی لە شکستی یەکجارەکی نزیک بۆتەوە. ئەو هەرێمەی چەند مانگێک لەمەو پێش وەزیری وزەی ئەمریکا بە موعجیزە ناوی برد. ئێستا بەدەست دۆخێکی دارایی قورسەوە دەناڵێنێ و ڕەنگە لە چەند مانگی داهاتوودا بەبێتە یەکەم ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شکست بهێنێت. لە راپۆرتێکدا توێژەری پەیمانگای واشنتۆن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک مایکل نایت ڕایگەیاندووە کە هەرێمی کوردستان دوای ئەوەی ماوەی 6 ساڵ لە دوای 2014ەوە بەهۆی سیاسەتی ئابووری سەربەخۆ و دابەزینی نرخی نەوت و دابڕانی لە بەغدا تووشی قەیرانێکی ئابووری درێژخایەنی کوشندە بوو. بەڵام دوجار ئاهەیەکی بۆ گەڕایەوە. ساڵی 2019 کاتێک توانی ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراق بکات و بەشێک لە داهاتەکەی لە عێراقەوە بەدەست بگا و سەرەڕای ئەوەی بە سەربەخۆییش نەوتەکەی دەفرۆشت. بەڵام قەرزی زۆر و پارەی زۆری کۆمپانیاکانی نەوت و هەروەها قەیرانی کۆرۆنا لە ئێستادا هەرێمی کوردستانی بردۆتە بەردەم مەترسی داڕمان ئەگەر بێت و ئەمریکا فریای نەکەوێت ڕەنگە ببێتە یەکەم ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شکست دەهێنێت. مایکل نایت لە راپۆرتەکەدا باسی لەوەش کردووە کۆمپانیاکانی بواری نەوت و وەبەرهێنان لە چەندین بواری جیاواز کە لە هەرێمی کوردستان کار دەکەن چەندین مانگە پارەیان وەرنەگرتووە. تەنانەت کۆمپانیاکانی نەوت کرێی بەرهەمهێنانی نەوت بۆ چەندین مانگ وەرنەگرتووە. ئەمەش ترسێکی زۆری لای وەبەرهێنەران دروست کردووە و لەوانەیە بە یەکجاری هەرێمی کوردستان بەجێ بهێڵن. ئەمەش وا دەکات بۆ چەندین ساڵ متمانەی وەبەرهێنەرانی بیانی بە هەرێمی کوردستان دروست نەبێتەوە. بۆیە دۆخی ئابووری کوردستان ئەوەندە مەترسیدارە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چەندین لاوە هاوکار نەبێت ڕەنگە شکستی زیاتر ڕوبەڕووی بێتەوە و دوجار لە ماوەی چەند مانگی ئایندەدا بە یەکجاری شکست بهێنێت. لە ئێستادا ئەمریکا بڕی 17 ملیۆن دۆلار وەک هاوکاری مانگانە دەدات بە پێشمەرگە بۆ بەشداری لە شەڕی داعش. بەڵام ئەو هاوکاریەش پێدەچێت لە مانگی 4 کە ئەم مانگەیە کۆتایی پێبێت. هەروەها هەرێمی کوردستان چەند گرفتێکی دارایی تریشی هەیە چونکە ئەو لایەنانەی کە داوای قەرزی لێکردوون ئێستا داوای قەرزەکانیان دەکەنەوە. هەرێمیش توانای دانەوەی قەرزەکانی نییە. چەندین کۆمپانیای وەک دیلۆت لە ئێستادا کارەکانی ڕاگرتووە و چونکە چەندین مانگە پارەی لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووە دۆخەکەش تا بێت قورستر ئەبێت. سەرەڕای ئەوەی وەبەرهێن و بانکەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش پێشتر پارەیان لێ وەرگیراوە لە ئێستادا ناتوانن هاوکاری هەرێم بن چونکە حکوومەتی عێراقی ڕێگە نادات هەرێمی کوردستان پارە لەو بانکانە دەربهێنێت. ئێستاش سەرجەمی ئەو قەرزانەی لە سەردەمی کابینەکەی نێچیر ڤان بارزانی وەرگیراوە. مانگانە بڕی 12 ملیۆن دۆلار بودجەی هەرێم لە بەغداوە دەبڕێت و دەدرێتەوە بەو بانکانە. بەڵام دۆخەکە هێندەی تر ئاڵۆزتر و زەحمەتترە کاتێک ئێستا بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان یەکجار کەم بۆتەوە و نرخی نەوت دابەزیوە و لەوانەیە لە چەند هەفتەی ئایندەدا کۆمپانیاکانی نەوت لە هەرێم بەرهەمهێنانی نەوێت ڕابگرن. توێژەرەکەی پەیمانگای واشنتۆن دەژڵێت لە ئێستادا بەهۆی ڕاوەسانی بڕی 1 ملیارد دۆلاری داهاتی نەوتی هەرێم لە بانکی مێدی لوبنان کێشەیەکی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە کە ئەمەش ڕۆژ بە ڕۆژ لەرگاکانی وەرگرتنی پارە و قەرز لە دەرەوە و ناوخۆی لێدا دەخات. لەبەر ئەوە تاکە ڕێگا بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە شکستهێنانی ئابووری ئەمریکایە. بۆ نمونە ئەمریکا دەتوانێت فشار لە بەغدا بکات کە موچەی فەرمانبەرانی هەرێم و بڕێک زیاتریش بنێرێت. لە بەرامبەردا هەرێم فرۆشتنی نەوت لە ڕێگەی بەغدادەوە زیاد بکات و بەشێک لە داهاتەکەی لە ڕێگەی سۆمۆوە بداتێ. هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویست دەکات پارەی مانگانەی پێشمەرگە زیاد بکات و بەردەوامیش بێت چونکە شەڕی داعش تا ئێستاش لە هەندێ ناوچە بەردەوامە کە پێشمەرگە تێیدا بەشدارە بۆ ئەوەی تووشی گرفت نەبن. هەروەها پێویستە حکوومەتی هەرێم بەرفەتی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بقۆزێتەوە و زورفی ببێتە فریادڕەس و ڕێکەوتنێکی یەکجاری لە بواری نەوت و بودجە بکەن بۆ ئەوەی بتوانن سوود لە قەرزە نێودەوڵەتیەکان و داهاتی خەزنکراوی نەختینەیە عێراق وەربگرن. بە پێچەوانەوە لە ماوەی چەند مانگی داهاتوودا ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت جگە لە فشاری ناوخۆی هێزە ئۆپۆسیۆنەکان و پەرلەمانتارە ئۆپۆسیۆنەکان کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت لەسەر حکوومەت ئەوە دۆخی دارایی بەرەو زەحمەتتر دەڕوات و ڕەنگە کۆمپانیاکان لە دادگاکانی دەرەوەشکات لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و ئەو بەشەکەمە داهاتەش کە ئێستا بۆ هەرێمی کوردستان لە بانکەکانی دەرەوە هەیە دەستی بەسەردا بگیرێت.